من ناوم الشيار صديق معروفة 86 ساڵە ماڵی 58 25 ساڵە ویشەیەکەم و خێزاندارم 4 منداڵم هەیە و دانیشتووی هەولێرم خەریکی ئیشی تەباغیمە و کەسابەتی لەگەڵ ماڵ منداڵی خۆم دەکەم. ئەم ئیشە وەڵڵاهی هەر بە ئەوەی خۆمەوە یعنی بە خۆم حەزم لێ بووە لە مناڵیەوە هەر نەماڵەوە بە خۆم شتی ماڵەوەم چا دەکەم دەستکاریم لێ حتا خۆم فێر بووم سەبر باش فێر بووم و ئیشەکەی بە تەواوی شارەزا بوو. تەباغی غاز زۆر سەلامەتە بەڵام دوو شتەیە مەسەڵەن ئەو سەرە غازە ئەوە زەختەڵ عالیە زۆر ماڵ هەیە دەچی تەباغێکی دەکڕی بە 3 وەرەقەی بە 4 وەرەقەی دڵی نایە بچی سەرێکی بکڕی بە 10,000 ئەو سەرە غازە ئێستا ئەوە زەختەڵ عالیە ئەو زەختەڵ عالی داوێتە سەرێ تەباغەکەی دەتەقێنیتنەوە یعنی هیچ فەرقی نییە لەگەڵ TNT دەیتەقێنیتن ئەوە ماڵەکە ئاگری دەگریت. بەڵام ئەگە ئەو نوع سەرەی بکڕیتن ناسی 500 ئەوە پێدێن ئەوە 1000ە ئەوە 500ە ئەو 500 بکڕی باەتە سەرێ زۆر سەلامەتە هیچ ئاگری ناگری هەر جارێک ئەگە تەباغیش ئاگری بگریتن یعنی پێ ڕادەگا دەچی دەتانی سەرەکەش هەڵگریت و دەشکوژێتەوە ئاگرەکە لە جێ خۆی دەکوژێتەوە و هیچ مەشاکلێکی لە بۆ پێیان ناکە. ئەوە لەوەی کە ئاگر پێدەری دوو جاری وایە ناو تەباغی ئەوەی شتیانەی دەوێتن مەسەڵەن کابرا مەسەڵەن 20 ساڵە تەباغیش پێ دەکات بۆڕی فافۆنی تێدایە بۆڕێ فافۆنەکە خۆرچی لێ دەدا کون دەبێت کە بۆڕێکە کون بوو عینەن تەباغکە ئاگری دەگریت لەو حاڵەتەی دەبی ئاگادار بی ئەگە بۆنی غازی هات دیارە تەباغکە خەلە لە چی هەیە. غاز بەخۆی غاز بۆنی نییە بەس شەریکە بۆنی تێدەکات نەبەوەی بۆنی هەبیتن کاتو چوویە جێیەکی ئێستا من لێرە دەسە ئەو زادەیە وەرە غاز بۆ دەکەمەوە بۆنی هەیە طبعا لە ماڵەوە قەپەتەوە ئەوەیە بۆنی دەبیتن دەبی ئاگادار بی کە بۆنی غازی هەیە یان نا چکو ئەگە ئاگادار نەبی هەر خاتەی لێ بدەی گرمەی دەکات. مشتریم هاتیە شتم لە بۆ چاکردیە بەس قسەی خۆش بۆ پارەشم لێ وەرنەگرتیە یان فەقیرە دێتن بزانم دەستی کورتە زۆر مساعدێ دەکەم جاری وا پارەشم لێ وەرنەگرتیە بەس مشتری شەیە دێتن قسەی ناخۆش دەکات دێتن یەکسەر شتێکی لەسەر مێژە ئەوە من لە بۆ چاکەوە ئەمرت لەسەر دەکە ئەوە ناخۆشە بەخۆم ئەمن زۆر حەزم لەو ئیشەیە لە ئیشی خۆم زۆر ڕازیمە یعنی ئەمن ئەوە 25 ساڵە لێرەمە ئللا ئەگەر ئەطلق بیتن یان بە مناسبەی جێژنەی دەنا هەر لەو توکانەیەمە یعنی ئەگەر ڕۆژێک نێمە ئەو توکانەی حسابکە نەخۆش دەکەم ئەگە نەخۆشیش بم نەماڵەوە بێمە ئێرە ئیسراحەت دەکەم.